جناب لە ڤیدیۆیەکی داوات گوت یعنی دەتگوت کە ئێمە پارتیویەکێتی برامانن والله نبود تو پارتیویەکێتی برامانن و تۆ ئامۆزا و کەسوکارەکانیشمان لەناو ئەوانن بەس کافریان ناکەین هەموویان ئیسلامی شۆڕش حیزب بە شۆڕشگەڕەکان مەسمەقولیکێتی و پارتی و هەموو ئەوانەی تر کە هەیە حزب و ئەوانەی تریش کە هەیە هەمویان ئەوانەیش ئامۆزا و کەس و برا و کەسی ئێمن لەبەرەوە من تعامل لەگەڵ هەمویانە بە یەک چاوەکەمەوە چونکە پێم وایە هەمووی موسڵمانە هەمووی خواناسە ئێنە من یەکێتی بوونە پارتیم عەزیزەکەی من ماوسە منیش مەقسەدم ئەو قسانەیە کە خەڵک پۆستی کردووە بەغەڵەت بڵاو کراوەوە یعنی ئێستا پێویست دەکات برامانە چی ئیشکالێکی تێ ینی باشە خۆ برامانە خۆ چییە وەڵای نازانم ماس ئەوان کوات دەبنە برای ئێمە ئەخە تۆ مەبەستی کێ لە یەکێتی و پارتی ئەگەر مەبەستە پاڤێڵەنەوەڵە نابێتە برای ئێمە ئێمەش مەقسەدم لەو کەسانەیە کە خۆیان عەزیزەکەی من باسی عامەکەین ئێمە باسی ئەو خەڵکاکەین تۆ لە ناو یەکێتیە سەد کەس برا و ئامۆزا و کەسوکارمانی تایە مەبەستەکە لەوایە کە خەڵک تەکفیر نەکەین قسەکە لێرە ئەوە نییە من بشم بڵێم بە قوربانتان وەرن با بچین بە یەکێتی و بە پارتی با بە کەستان معاناتان نییە بەقەدەر بن بە دەست یەکێتی و پارتی ئیتر بۆچی ئەنە فشەفشە من بەسم تۆ نییە خەڵکی تر فشەفشەکە بەسەر من قسەم لەسەر مەسەلەی استراتیژی ئەو نیشتیمان و ئەمنی قەومی وڵاتەیە یعنی خۆ من ڕۆژە لە ڕۆژان ناتوم بڵم کاکە وەرن با هەمومان بچین ببین بە یەکێتی و پارتی ئەمە لای من نییە عەزیزەکانی من تەکفیر شتێکە خۆشەویستی نیشتیمان شتێکە پارتیوێکێتی وە حیزبن تۆ کە پارتیوێکێتی تەکفیر کرد واتە عمومی ئەو خەڵکە تەکفیرەکەی استراتیژیەکی زۆر خەتەریەتە ناوە ئەو وەختە دوایەوە مشکلەیەکی زۆر گەورەیەتە ناوە تەکفیری هەچیم پێشمەرگە و ئاسایش ئەیکەی بۆ ئەوە ناوەسی کابرای تریە دەڵێ باشە تەکفیری پێشمەرگە و ئاسایشم کرد خۆمان هەروەکو مۆزەفێکی حکومی لە وەزارەتی ناوخۆ باشە ئەوانەشی کە لە دایرەی زەریبە ئیشەکەن ئەوانەشی کە لە دایرەکانی تر ئیشەکەن هینی فەرمانبەرەکانی تر بەگشتی لە دایرەی بڕۆ بەخوا ئەوانەش هەمیان کافرن چونکە ئەسەر بۆ حکومەتە ئەمە غەڵەتە ئەمە ئەو پەڕی غەڵەتە برا عەزیزەکەی من تۆ ئیشی بۆ ناکرێت بە چاوێک و سەیرەکەی هەموو گیان دەبێتە بورکان عەقیدەیەکی زۆر داوەشاو دروستە بێت ناو مێشک و گیاندا بەڵام عەزیزەکەی من بۆچی سەیری ئەوانە ناکەی ئەمڕۆ شتێک کە تۆ پێگەشتووی هێشتا ئەوان پێی نەگەشتوون هەوڵە این کە ئەوانی چاکسازی بکەنە ناویانە قسەکە غەڵەتە